واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم، یارویاوەرانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم، لە خزمەت هەر یەکێک لە چراکانی دەوری پێغەمبەرە صلی الله عليه وسلم ژیان بەسەر ئەبەی، جوانترین ژیانێکە کە چاوانێک ئەبینی کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم بینیوە. یەکێک لەو هاوڵە بەڕێزانەی کە زۆر تەئسیراتی لەسەر عێراق بووە و فەتحی بەشێکی زۆری کوردستان لەژێر سێبەری ئاڵای ئەوە بووە بریتە لە حوزەیفەی کوڕی یەمان. حوزەیفەی کوڕی یەمان دایک و باوک و خۆی و خوشک و برای هەر هەمووی لە ئەهلی ئیمان و ئیماندارن، پەروەردەکراوەکانی دەستی موسعەبی کوڕی عومەیرن لە مەدینە. پێش ئەوەی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم تەشریف بێنێتە مەدینە، ئەمانە ئیمانیان هێناوە. لە ئەسڵا ئەگەرچی ئەمانە ئەهلی مەککەن، یەمان ناوی باوکی نییە، باوکی حوسەیلی کوڕی جابیرە، بۆیە پێیان ئەو دیەمان، چونکە لە زەمەنی جاهیلیە کەسێکی لە قوڕیش کوشتبوو ڕای کردو بۆ ناو مەدینە، پەنایان دابوو خەزرەجیەکان، بۆیە پێیان ئەو دیەمان. باوک و کوڕ هەردووک پێکەوە ئیمانە هێنن، دایک و خوشک و برا ئیمانە هێنن، عائیلەیەکی زۆر جوان و چاوەڕێی دیداری پێغەمبەر ئەکەن صلی الله عليه وسلم، کە خۆشەویستی دڵ تەشریف ئەهێنێتە مەدینە، هەمویان بەرەو پیری ئەڕۆن. خۆشەویست ئەنسار و مهاجر جیا ئەکاتەوە. حوزەیفە ئەچێتە خزمەتی یا ڕەسوڵ الله، من نازانم لە کام تیرەم، ئایا لە مهاجرین حسابم یا لە ئەنسار؟ ئەفەرمێ ئەی حوزەیفە تۆ لە مهاجرین و لە ئەنساریش، لە هەردووکیانی. ئەفەرمێ دواتر پێغەمبەریان صلی الله عليه وسلم اختیاری دامێوتی نابێ ئەی حوزەیفە ئەبێ خۆت یەکلاکەیتەوە، یا ئەهلی ئەنساری ئەرکێکت هەیە، ئەهلی مهاجری ئەرکێکت هەیە، ناکرێت دوو ئەرک جێبەجێکەی. یا ڕەسوڵ الله واللهی ئەهلی مەدینە زۆر باشیان کردو لەگەڵ باوکمە، بۆیە قەرار ئەدەم کە لە خزمەتی باوکما بم و خۆم بە ئەنساری لە قەڵەم بدەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم برایەکی بۆ دانا کە پێکەوە بن و خزمەتی کە ئەویش بریتی بوو لە عەماری کوڕی یاسر کە بێکەس بوو. فەرمووی حوزەیفە برای توێ و لەگەڵ حوزەیفە بژی. لە هەموو غەزوەکانە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بەشداری کردووە، تەنها لە غەزوەی بەدرا نەبێ. لە غەزوەی بەدرا خۆی باوکی لە دەرەوەی مەدینە بوون، کاتێک کە گەڕانەوە مشریکینی قوڕیش هەردووکیان گرتن، کە گرتیانن وتیان ئێمە ئاگامان لە محەممەد نییە و نایناسین و نازانین چی. هەوڵیان دا وتیان ئێوە بۆ جەنگ هاتوون، وتیان ئێوە بۆ جەنگ نەهاتوین، ئاگاشمان لێ نییە ئێوە بۆچی هاتوون. دواتر پەیمانیان لێ وەرگرتن، وتیان پەیمانمان بدەنێ کە ئێوە جەنگ لەگەڵ ئێمە ناکەن. حوزەیفە و باوکی پەیمانیاندا کە جەنگ لەگەڵ مشریکینی قوڕیشان نەکەن. هاتنەوە ناو مەدینە و خەبەریان هێنا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، یا ڕەسوڵ الله شتێکی ئاوە لە بینی ئێمە مشریکینە ڕووی داوە. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی ئەمەڕەهم ئەی یەفو بعهدهم، ئەمری پێکردن کە عەهدەکەی خۆیان جێبەجێکەن، نەیشکێنن، نێن بۆ جەنگ و جیهاد. تەسەووری صفەتی ئینسانی ئیماندار وعدی بە کافرێک داوە کە جەنگ لە بەرامبەری نەکا، جیهاد واجبە لەسەر ئیمانداران. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ وەفا بە وعدەکەی خۆت کە، مادام عهدت داوە تەواو ئەبێ عهدەکە بەریتە سەر. فەرمووی بەڵام وەیەستەعینوا بالله عەلەیهم، تۆ باوکت مێن مشارەکە مەکەن ئەی حوزەیفە، بەڵام دوعا بکەن، دوعا بکەن کە خوا نەسرەتمان بداتێ. ئەمە دەرسێکی زۆر گەورەی تایە ئەم مەشهەدە. ئینسانی ئیماندار ئەبێ خاوەنی عەهد و وەفای بێ، خاوەنی وعدێک بێ کە دای بیباتە سەر، ئەگەر لەگەڵ کافر و بێدینی شاد. بۆیە ئەهلی ئیمان ئەهلی کەلیمەی خۆیان بوون، منافق نەبوون بە جۆرێک بن و بە جۆرێکی تر مامەڵەکەن. ئەبەدەن هەمیشە ئەو کەلیماتانەی کە بە زمانیانە وتویانە بۆتە ماڵ بەسەریانەوە.
بۆیە هەر شەڕتێک هەر مەرجێک هەر شتێکت لە ژیانەدانا نەچی پێچەوانەی بجوڵیتەوە وەلەو لەگەڵ کافریشا داد نابێ ئەمە صفەتێکی ئیسلامی زۆر گەورەیە ئێمە وا تەسەور نەکەین 1400 ساڵ زیاتر ئەم پەیامە شیرینە لە خۆوە گەیشتوتە ئێمە جوهد و خوێن و عارەقە و زەحمەتی ئەم پیاوە گەورانە گیانوێتی ئێمە لە هەموو غەزوەیەکە سبحان الله حوزەیفە یاداشتێکی سەیری هەیە دەنگێکی تایبەتی هەیە لە غەزوەی ئوحودا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو کەسی بەجێهێش لە مەدینە هەندێکە فەرموون سێ کەس فەرمووی ئێوە عومرتان زۆرە مەیە ناتوان جەنگکەن یەکێک لەوانە بریتێ لە یەمانی باوکی حوزەیفە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرچوو بۆ جەنگ یەمان و ڕەفیقەکانی کۆبوونەوە وتیان باشە بۆ خاتری خوا ئێمە چیمان لە عومرماوە لە جیهاد دواکەوین خۆیان گورج کردەوە خۆیان پێچایەوە دەموچاویان زۆر بە دەرەوە نەوێ بۆی پێغەمبەریان صلی الله عليه وسلم پێیان نەزانێ هاتن بەرەو جیهاد دوو برا دوو ڕەفیق دوو دۆست یەکێکیان لی تێکچوو بەرەو لای کافرەکان چوو هەرزوو پیر بوو ئەو شەهید کرا ئەمیش بەرەو لای ئیمانداران چوو نەیان ناسی حوزەیفە هەرچی هاواری کرد ئەوە باوکمە موسڵمانان شەهیدیان کرد بەدەست و شمشێری موسڵمانان باوکی کوژرا کاتێک کە ئەم مەشهەدەی بینی ڕای کرد هاتە سەر مەیتی تەواوی باوکی کە بەدەست کۆمەڵێ لە ئەنساریەکان شەهید بووە و کوژرا فەرمووی ئەی ڕەحمەتی خواتان لێبێ یەغفر الله لەکم وهو أرحم الراحمين يا ربي خوالتان خوش بێ و أرحم الراحمين ئەفەرمێن لەمە زیاتری نەوت و چۆ ناو جەنگەکە دوای ئەمە ئەصحاب زۆر بێتاقەت بوون بەمە کاتێک کە بەدەستی خۆیان یەکێک لە ئیماندارانیان شەهید کردو بۆیە 72 شەهیدەی ئوحود دوانیان ئەوانن ئەو دوو کەسە پیرەن کە پێغەمبەریان صلی الله عليه و سلم ئەمەی زانی زۆر دوعای کرد بۆ حوزەیفە و دیەی باوکی دا چونکە هەر موسڵمانێ بەدەستی موسڵمانان بکوژێ ئەبێ خوێنەکەی بەیتولماڵی موسڵمانان بیدە بەیتولماڵی موسڵمانان خوێنەکەی بۆ دا حوزەیفە خوێنەکەی وەرگرت و هەر هەمووی تەوزیع کرد بەسەر موسڵمانان تایبەت ئەوانەی کەوا باوکیان کوشتەوە پێیدان پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم کە ئەمەی بینی لە حوزەیفە زۆر دڵی خۆشە فەرمووی هەموو پێغەمبەرێک حەوت یان نۆ نەقیب و کەسی تایبەت بە دەوریەوە بوون نۆ وەزیری تایبەتی هەبوون من 14 وەزیرم هەیە یەکێکیان حوزەیفەیە حوزەیفە زۆر نزیک بوو لە پێغەمبەرگیانەوە صلی الله عليه و سلم ئەفەرمێ لە غەزوەی خەندەقە حوزەیفە یەکێکە لەو سەحابانەی کە زۆر فەقیر ژیاوە وتاری پێشوو باسی سعدمان کرد کە زۆر دەوڵەمەندە بەڵام ئەمیش یەکێکە لە هاوڵە زۆر فەقیرەکان عەرزم کردن ئەصحاب فەقیری خۆیان نەئەگۆڕیەوە دەوڵەمەندی خۆشیان نەئەگۆڕیەوە هەر کەسە کاری ئەکرد ئەفەرمێ هەموو ئەوەی کە پێم بوو جلێک بوو نەئەگەیشتە لای ئەژنۆکانم هەندێک جار ئەژنۆکانم دەرەکەوتن هەندێک جار خۆم بچووک ئەکردەوە بۆی ئەژنۆم دەرنەکەوێ ئەفەرمێ زۆر مانوو بووین ئیشمان زۆر کرد بوو هەتا خەندەقمان لێدا بوو سەرمایەکی زۆر قورس سەختێکی زۆر گەورە ڕووی تێکردین پێغەمبەریان صلی الله عليه وسلم نوێژی کرد و ڕووی تێکردین کێ ئەتوانێ بچێت خەبەری قەومەکەم بۆ بێنێ لەو بەرەو بزانێ خەریکی چین ئەوان لەو بەری خەندەقەوە بچێتە ناویان وردەکاریەکەم بۆ وەرگرێتەوە ئەوە ڕەفیقی منە لە بەهشت فإنه معي في الجنة يا في القيامة يا رفيقي في الجنة چەندین ڕوايەتی لەسرە ئەفەرمێ ئەوەندەمان دوو هیلاک بووین ئەوەندەش سەرما بوو یەک کەسمان جورئەتی ئەومان نەکرد بڵێ ئێمە ئەڕێ کاتەکە زۆر ترسناک پێغەمبەریان صلی الله عليه وسلم سێ جار ئەم کەلیمەی دووبارە ئەکاتەوە ئەصحاب بێدەنگە ئەکەن خۆی ئەفەرمێ ئەی حوزەیفە هەستە تۆ بڕۆ حوزەیفە بڕۆ هەواڵەکەم بۆ بێنەرەوە بزانە چۆنە چی ڕوو ئەدا بەڵام ئاگات لێبێ هیچ مشکلەیەک دروست نەکرد حوزەیفە ئەڵێ چوومە ناویان سێرەکەم هەوایەکی زۆر قایم سەرمایەکی زۆر سەخت ئاگر ئەکوژێنێتەوە خێمەتەکانیان هەڵە کێشێ لە بنا هەمویان مەشغوڵن مانون ئەڵێ ئەبا سوفیان هاتە بەردەسم خەریب و تیرێکی لێ بدەم بیرم کەوتەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی هیچ شتێکی هەڵا نەکەیت و مشکلەیەک دروست نەکەی هەر هەمومانی ئەڵێ ئەبا سوفیان کۆ کردەوە وتی ئەی قەوم والله ئێمە لە کاتێکایان کاتەکە زۆر زەحمەتیە بەڵام ئاگاتان لێبێ کەسێکمانتیان نەبێت جاسوس بێ ئەڵێ حوزەیفە یەکسەر دەستی کەسەکەی پەنام گرت پێم وت تۆ کێی ناوی خۆی وت وتم ئێ زۆر باش ئەوە زیرەکی حوزەیفە ئەگەیەنێ وریایی حوزەیفە ئەگەیەنێ ئەفەرمێ لە خزمەت پێغەمبەریان لە خزمەت
ئەم ڕووداوە بینیم کە چیان لێ هاتوو گەڕامەوە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ کە هاتمەوە والله کە ڕۆشتم کە ئەنەما لە حەمامێکان بەو جلە شڕانەی خۆمەوە کە هاتمەوە کە ئەنەما لە حەمامێکە یەک تۆ سەرماشم نەبوو ئەڵێ کە هاتمەوە سێرەکەم پێغەمبەریان صلی الله عليه وسلم زۆر سەرمایەتی شتێکی زۆر گەورەی داوە بە خۆیان نوێژ ئەکا ئەڵێ ئیستئذانم کرد بەدەست ئیشارەتی لێکردن فەرمووی وەرە عەباکەی بەرز کردەوە یای بەسەرما سوجدە و ڕکوعی بر من لەناو عەباکەیە بووم خۆم گەرم ئەکردەوە کە تەواو بوو وتی خەبەرم بدەرێ ئەڵێ کاتێک کە خەبەرەکەم دایە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم زۆر دڵی خۆش بوو بەم هەواڵە کە موشکینی قوڕەیش گەڕانەوە و کۆتاییان بم جەنگە هاتوو ئەو قورسی و زەحمەتیە نەهاتە ڕێگەی ئیمانداران بەتایبەتی کاتێک کە بەنو قوڕیظە خیانەتیان لە موشکینی قوڕیش کرد و هەڵیان وەشانەوە ئەوانیش گەڕانەوە شەڕەکە دروست نەبوو حوذەیفە ئەوەندەی تر نزیک بووە لە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بە ئەندازەیەک بوو بە صاحبی سری پێغەمبەر صلى الله عليه وسلم بوبو بصاحبي سري بيغمر صلى الله عليه وآله وسلم لهندي الروايات كان أفرمي لغزوي تبوك بيغمر جان صلى الله عليه وآله وسلم لقال هندي لها ولانا كهميشة دوريان أقروك حراسي تايبتي بون منافقين محاوليان كر أمانة دور خنا وخوان نزيكي بيغمر بنا صلى الله عليه وسلم همويان دوريان قرت نزيكي سياسات منافق وهایان کرد هەموو دوور کەنەوە حوزەیفە زۆر وریا بوو لە دوورەوە ئەمەی بینی ئەمە شەدە ئەمانە تەکتیکێکیان دانابوو کە لە شوێنێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم اختیال کرد بۆیە حوزەیفە زۆر زوو چوو ئەم شوێنە و چاوی بەمانە کەوت بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێوت ئەی حوزەیفە ئەمانەی کە بینیتن ئەمانە منافقەکان ناوی منافقەکان تەنها لای دوو کەسە بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ حوزەیفەیە بۆیە ئیمامی عومەر هەندێک جار ئەی فەرموو أي حذيفة أي من المنافق كان نيم إمام عمر أي فرمو أي إمام بيت ألم لواني بس بخوائتنا برسي ترم ليبكي إمام عمر جاري كان زوري بو هنا وتي إلا أبي بيم بلي أم كساني كمن كردو من بأمير بجورة كسي منافقي تيا زوري ليكر فرمي بالله منافقي تيا وازم دبن دواي إمام عمر لقال كسيق لو أميرانا وبدا مقالي وعزلي كر فرمي الحمد لله نفاقك الرشد منافق تانتيا نما أو عمالاني كتو دادنا يقدانيان منافق بن لهم غزاكاني ترى بجداري كردوا لفتح عراق وشام وجوده ليرموك وجوده لبلاد جزيرة ونصيبين وفتوح فارس همو أمانة لجنجي نهاوندا بجداريكي زور فعال وقوريه جنجي نهاوند إمام عمر طبعا ملهمي أم أمته أصحاب زور بقورة كلمة إمام عمر ينسيرك شكا بيغمرجان صلى الله عليه وسلم فرمي همو أمتك ملهمة كيك أخوة إلهام خات الدلي أم أمتي من عمر ملهمة كيتي أو كسيك أخواشت أخات الدلي إمام عمر كاتيك واجيشي روانة كربر ونهاوند 150,000 قوات قوته إمام عمر فرموي نعمان أبيت نعباني كري مقرن أبيت أمير قورته همو جيش كان كو ابن وأبي حوت كسي دياريك لدواي نعمان حذيفة لدواي أو جريري كري عبد الله وهكذا روشت فرموي هريك الشهيد بو أوي ترأسة الشوين أصحابوتيان إلا إمام عمر شتيك أزانه حوت لقائدة قورة كان شهيدة بن كاتك أما يزاني حذيفة زوري بينا خوش بو إيمان داران نابي توشي شؤم ببن عقيدة إسلامي فأليتيا بلام شؤمي تيانية ممكن كسيك أبيني ناويكي جواني هي تفاؤل بنا وجوانك الله إن شاء الله برو خير الرن رجكي روناك شاور رمان أكا غزة مثلا كلمة كأي بستي أزاني غزات وجورة بياواني أهل أمتي إسلامي برورد أكا بشوينا كان تفاؤل بخيرك بلام قد شر بابلين لنظري تويا شتيك هبه لبروي شر دروس أبي أما لذهنانية بويا حذيفة قرارك زور زيرة كان يده هل لسرتها شركه ونعمان شهيد نعيم براي هنا يخص شويني كرنجان وكو يكس وتي أي نعيم نابي هيج كسيك مزانه كبراك الشهيد بو قائد كاني كو كردوا وتي نابي أمشو مزال ببصر إيمان دارانا كحوك اسمان للشهيد بي هات قيادي جنگك أكل لفشتوا كأنما نعمان هر قائدي جيشك بلام حذيفة قائدة شكستيكي قوري بس الفرصة هنا دواتر كتابو إمام عمر سباسي خواهي كرت يا ربي خواهي شكر بوتو كأوش أميل دل ما بو حذيفة الروان دي ولا دلي منو إيمان دارانش أما زيريكي زور قوري حذيفة كبزانة شون ما ملأكا شون كارأكا حذيفة
بۆتە گەورەی مەدائین. ئیمامی عومەر کردێ گەورەی مەدائین. کوفە کە لە عێراقا ئێستا دیارە کێ هەڵی بژار؟ تەمان پێشتر کوفە نەبووە. حوذەیفە ئەو شوێنەی هەڵبژار کە ئیمانداران لەوێ بن کە مسلمانان زۆر لە ناڕەحەتیا بوون. ئیمامی عومەر فەرمووی حوذەیفە شوێنێکیان بۆ دیاریکە کوفە ئەو شوێنەی هەڵبژار، فەرمووی ئێرە بکەنە مەدینە وڵات ئینشاءالله خوا بەرەکەتی تیادا ئەبارێنێ، بەرەکەتی تیادا هاتوو ئەو نەخۆشیە بەسەر مسلمانەوە نەما. لە مەدائین کاتێکەوە ناردی بەسەر گوێ درێژێکە و جلێکی شڕ و تۆزە نان و تۆزە خوێ و تۆزە گۆشتی وشکی پێبوو. کاتێک کە ڕۆژت ئەهلی مەدائین هەموو وەستا بوون چاوەڕیان ئەکرێ بێ ئەم پیاوە عەزیمە کێیە کە عومەری کوڕی خەتاب ناردوێتی. بینیان کەسێک بە تاقی تەنها بەسەر گوێ درێژێکەوە هات، وتیان ئەرێ ئەو کەسەت نەبینیوە کە ئەمیرە و دێتە ئێرە؟ فەرمووی ئەو ئەمیرەی کە باسی ئەکەن منم هاتووم ئاگاتان لە فتنە بێ. پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەهلی فتن ئەوانن کە لەناو فتنەیە چێن زۆر قاڵە بنەوانە لە ئومەرا نزیکە بنەوە، لە مەسئول و لە سەلاطین و لەمانە نزیکە بنەوە. خراپترین کەس ئەو کەسانن. ئەوە فتنەیە، ئاگاتان لەو فتنەیە بێ. حوذەیفە کاتێکەوە ئیمامی عومەر هەموو ئەمیرەکانی گێڕایەوە بۆ محاسەبەکردن، هاتووە دەرەوەی مەدینە خۆی پێ نەئیگرە، ئەهاتوو ئەچوو هەر یەکەیان ئەهاتەوە محاسەبە ئەکرد چی پێبوو لە ئێستا. کاتێک کە حوذەیفە هاتەوە سەیری کرد عینی جلی لەبەرایە، عینی گوێ درێژ، تۆزە نان و خوێ، تۆزە گۆشتی وشکەی پێوە هیچی تر. فەرمووی وەڵڵاهی ئەی حوذەیفە بەس تۆ برای منی و من برای تۆ، بەس تۆ لەناو ئەمیرەکانە ئەو کەسە بووی کەوا من ئەمویستی چۆن ڕۆشتی ئاوا گەڕایتەوە بە هەمان گوێ درێژ و بە هەمان جلی شڕەوە. ئەم پیاوە گەورەکە لە کۆتایەکانی ژیانیا دوعایەک زۆرەکە، بە تایبەتی کاتێک کە ئەبینێ فتنە وردەوە دەبەرە ئومەتی ئیسلامی دێ ئەڵێ خوایە گیان تا سەری فتنە دەرنەکەوتەوە بمکوژە بمگێڕەوە لای خۆت. بۆیە پێش ئەوەی فتنەکان دەست پێ بکەن وەفاتەکە. هەندێکە فەرموون لە مەدائین نێژراوە، هەندێکە فەرموون لە کوفە، هەندێکە فەرموون لە مەدینە گەڕایەوە ناو مەدینە، هەندێکە فەرموون لە کوفە نێژرا دواتر لە زەمەنی لافاوێکە تەرمە مبارەکەی دەرکەوت و هێنان لە مەدائین لەلای قەبری سەلمانی فارسییان ناشتیان. هەموو ئەمانە قسەن و ڕیوایەتن کە باسەکرێن لە حەیات و وەفاتی ئەوە. ئەم پیاوە گەورە لە سەرمەرگە دوعای ئەکرد، ئەفەرمێ بەرەبەیانی کردەوە زۆر گریە. وتیان ئەی حوذەیفە بۆ ئەگری؟ تی وەڵڵاهی بۆ ئەوە ئەگریم نازانم بەرەو ڕێزامەندی خوا ئەڕۆمیا بەرەو سەخەت و تووڕەیی خوا. حوذەیفە وا بڵێ لە سەرمەرگە نازانم بۆ کام لا ئەڕۆم، ئایا بەرەو لای ڕەزامەندی خوا ئەڕۆم و ئیسراحەتەکەم یان بەرەو ئەوە ئەڕۆم کە خوا لێم تووڕە بێ؟ فەرمووی أعوذ بالله من صباح إلى النار، پنا ئەگرم بەخوا لە بەرەبەیانێک کە بەرەو ئاگرم ببە. خوا چیتان بۆ ئامادە کردوم لە چی ئەم نێژن؟ کفنەکانم کامانن کە کفنەکانیان هێنا سێری کرد عیمامە و قەمیس و سێ کفن و تی وەڵڵاهی لە دنیا من ئەمەم نەبووە تا وەکو ئێستا ئەمەم بۆ بکەن، تەنها دوو کفنی سادەم بۆ دابنێن هەر ئەمە بەسە کیفایەتە. بە دوو کفنەوە نێژرا. ئەم پیاوە عەزیمە یەکێکە لەو کەڵە پیاوانەی کە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەموو خەڵکی پرسیاری چاکەیان ئەکرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یا رسول الله چی باشە بیکەین؟ کام شتە چاکە بیکەین؟ ئەڵێ من بە تەنها کەسێک بووم کە ئەسوم یا رسول الله صلی الله عليه وسلم چی خراپە بۆی خۆمانی لێ پارێزی. بۆیە لە باسی فتنەکانە لە ئاخری زەمانە هەر هەموو سەیری ڕیوایەتەکانەکەی بەهێزترین ڕیوایەتەکەن کە حوذەیفە بۆمان ئەگێڕێتەوە. تەنها یەک ڕیوایەتی حوذەیفە لە خزمەتتانە باسەکە. ئەفەرمێ جارێ لە خزمەت پێغەمبەرا بووم صلی الله عليه وسلم، صاحبی سری ئەفەرمێ فەرمووی لا ينبغي للمؤمن أن يذل نفسه، نابێ ئیماندار نفسی خۆی زەلیل کە. ئەڵێ پرسیاریان لێ کرد وەکەیفە ذالکە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئیماندار خۆی زەلیلەکە؟ مسلمان زۆر عەزیزە، زۆر خاوەنی عزەتە، زۆر خاوەنی کەرامەت و شەهامەتە، نە لە بەردەم گوناها خۆی زەلیل و زەعیفەکە، نە لە بەردەم زاڵمانە خۆی زەلیل و زەعیفەکە، نە لە بەردەم مادە و سەرۆت و سامانە خۆی زەلیل و زەعیفەکە. مادەی چەندێ هەبێ با ببێ، بەڵام ئەبەدەن زەلیلی مادە نییە ئینسانی ئیماندار. سەری بەرزە، عەزیزە، عزەتی نفسی زۆر بەرزە. ئەوە تا پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە ڕوایەتە کە حوذەیفە بۆمان ئەگێڕێتەوە فەرمێن نابێ ئیماندار خۆی زەلیل کە. تیان چۆن خۆی زەلیل ئەکا؟ فەرمووی يتعرض من البلاء ما لا يطيق، خۆی ئەخاتە بەردەم بەڵایانێک کە تەحملی ناکە و توانای نییە بەسەریان.
دەسەڵاتی بەسەر ئەو بەڵایانە ناشکێ خۆی ئەخاتە بەردەم ئەم بەڵایانە. زانایان زۆر تعبیری ئەم حەدیثەیان کردووە. هەندێک فەرموویانە دوعا ناکە کە خوا گەورە تووشی بەڵای کات دوای تەحمل ناکە، بەڵکو داوای چاکەکان لە خوا ئەکات جل جلاله. هەندێک تر فەرموویانە نا لە کاتی ئەمر بە معروف و نەهی لە منکەرە ئەبەدەن کارانێک ناکە کە تەحملی عواقبی نەکە. عماری کوڕی یاسر سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مشرکین ئەوەندەی عقوبە ئەدەن هەتا قسە ئەڵێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا عەمەلێکی شیرکی زۆر خەتەرە. حتى وەکو ئەفەرمێ لە ڕوایەتەکانە وەکو شێتی لێ هات کاتێک کە ئەمەی کرد هاتەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گریانەوە یا رسول الله تحملم نەکرد. فەرمووی فإن عادوا فعد، ئەگەر جارێک تر هاتنەوە ئاوا عەزیەتیان دا قەینا قسە بە من بڵێ ئەی عەمار، گرنگ ئەوەیە ژیانت پارێزراو بێ. بۆیە ئینسانی ئیماندار ئاسانترین شت بەلایەوە کە بیبەخشێ خوێنێتی، بەڵام ئەبێ بزانێت لەکوێ، بزانێت چۆن، نابێ خۆی بخاتە بەردەم بەڵایەکە کە تەحملی ناکە. کێمان هەیە ئێستا حەز نەکەین وەکو ئەم سەحابانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە جیهانا بڵاو بینەوە ئەم پەیامەشینەی خوا بگەیەنین؟ کێمان هەیە حەز بەوە نەکا کە خوێنی لە پێناوی خۆیان بڕێژێ؟ ئاسانترین شت و تەمەنای هەمومان ئەمەیە کە شەهید بین لە پێناوی خۆیە. بەڵام ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لێبێ خۆی تووشی بەڵا و مصیبەتێک نەکا زیلت تووشی ببێ. ئیتر زیلەتەکان ئەنواع و ئەشکاڵی هەیە، زەلیلی سجنە، زەلیلی کوشتنە، زەلیلی ئیهانەیە، زەلیلی گرتنە. هەموو ئینسانی ئیماندار ئەبێ هوشیارانە مامەڵەکە، شەبابی مسلمان ئەبێ زۆر وریایانە مامەڵەکە. ئێمەی ئومەتی ئیسلامی کۆمەڵی ئەڵقەی گرێدراوین بە یەکەوە، لە هیچ شوێنێکەوە ناتوانین نەسرەت بێت و سەرکەوتن بەدەست بێنین ئەگەر هەمومان پێکەوە نەبین. کێ هەیە مجاهید و پاڵەوانانی هەبێ وەکو پاڵەوانانی ئومەتی ئیسلامی بە درێژایی مێژوو سیرکەن کێن هەمیشە ئەو قارەمانانەی کەوا ڕۆحیان لەسەر دەستیان بووە؟ ئومەتی ئیسلامین، هاوڵەکانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، شوێنکەوتەکانی ئەوەن 1400 و ئەوەندە ساڵە ناهێڵن چرای ئەم دینە بکوژێتەوە و هێشتا پرتەو ئەدا و بەهێز ئەبێ. بەڵام عەقڵ و حکمت و دانایەتی کارکردنی ئیمانداران پێکەوە دەستە جەمعی ئەمانە گرنگە بۆ ئینسانی ئیماندار بزانێت لەکوێ چی ئەڵێ چی ئەکا، خاوەنی کەلیمەی خۆی بێ، خاوەنی وعدی خۆی بێ، خاوەنی وەفای خۆی بێ، لەگەڵ کافرە خیانەت ناکە. ئیماندار چ جای لە ئیماندارێکی تر خیانەت کە؟ حذەیفە ئەفەرمێ لە زەمەنی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم منافقین خۆیان ئەشاردەوە، ئەفەرمێ لە زەمەنی فتنە منافقین خۆیان دەرەخەن. تەسەوور کە ئێمە لە چ زەمەنێکین؟ والله حەدیثەکانی حذەیفە کە زۆر زۆرن، خۆتان دیراسەیکەن و بگەڕنەوە سەری ئەبینی ئەم پیاوە عەزیمە پێغەمبەریان صلی الله عليه وسلم چی حکمت و دانایەتێکی فێر کردووە، چۆنی فێر کرد لە کاتی فتنەکانە چۆن مامەڵەکە، چۆن هەڵس و کەوتکە. ئێمە فتنە ئەکەوێتە ماڵمان، مناڵمان، ژیانمان، نابێ مەجال بدەین فتنە بکەوێتە دینمان. والله ئیمانداران ئەمڕۆ لە زەمانێکین دینداری زۆر بە زەحمەتی ئەکری، وها نەزانین تەنها نوێژەکە لە مزگەوتە ئەیکەین و ئەچینە دەرەوە. دینداری پەیامە، گەورەییە. یەک سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنێرێ بە تاقی تەنها ئەبێتە گەورە پیاوێکی زۆر گەورە بۆ ئومەتی ئیسلامی، ئەوێش چێ شوێنێکی گەورە بەڕێوە ئەبا، مصعبێک مەدینەیەک ئازادەکە. کوا مصعبەکانی ئێمە، کوا حوذەیفەکانی ئێمە؟ ئەمەوە تەسەوور نەکەین هیچ شتێک لە سەرمانیە تەنها 5 نوێژ نەبێت جێبەجێکەین، ئەمانە بەشێکن لە دینمان. بەشەکەی تر کە نەسرەتی دین و سەرخستنی دین و تەئیدی دینە، لەکوێ زانیت تەئیدێک بۆ دین هەیە تو ئەبێ یەکەمین کەس بی تەئیدیکەی، ئەبێ لەگەڵ یابی، لەگەڵ ئەوەشا حکمت و دانایەتی بەکارهێنی، خۆت ئەپارێزی، کۆمەڵگەت ئەپارێزی تا ڕۆژێک دێک کە ئیسلام ئیشی بە توێ، ئەو کاتە هەموو ڕۆحت قوربانی ئیسلامت. بۆیە ئەم کەلیماتانەی حوذەیفە زۆر گەورن، پەیامێکی زۆر شیرینن بۆ ئێمە، بەتایبەتی لەم زەمانی فتنەیە کە فتنە دەوری دڵەکانی داوین، دەوری چاوی داوین، دەوری دەسی داوین، دەوری فکری داوین. ژیانمان بە فتنە تەنراوە، کافران پۆستاڵیان بەسەر هەموو وڵاتەکانەوەیە. وە تەسەوور نەکەین لەم شوێنە کە ئەتوانین نوێژە بکەین ئیتر پۆستاڵی کافر بەسەر سەرمانەوە نییە. لە هەموو سەرزەویە یەهودیەت و نەسارا هەتا کۆتایی ژیان کە ئیبن تەیمیە ئەفەرمێ 3 فرقە لە ئەخیری ژیانە هەتا ئەخیری ژیان ئەمێننەوە، ئەهلی ئیمان و یەهود و نەسارا. ئەم سیانە هەر ئەمێننەوە، چونکە لە قورئانە مادام قورئان ئەخوێنرێ، نوێژیش هەتا کۆتایی ژیان ئەمێنێ، غەیر المەغضوب عەلەیهیم والضالین هەر ئەبێ بمێنن لەگەڵ ئیماندارانە. ئەم سێ تەیارە جەنگ لەگەڵ یەکترا ئەکەن. ئێمە لەگەڵ ئەم جەنگە گەورەیە لەکوێی ئەم جەنگاین؟
تۆ نەزانی کە نوێژێکی بەیانی ناکەیت و نایەتە ناو مزگەوتەوە تۆ ئیشێکی باشت کردووە و هیچ تەسیرێکی لە ئومەتی ئیسلامی نەکردو. و نەزانی لە جمعەیەکە تەخیر ئەبی و نوێژە ناکەیت و کرچ و کاڵی تیا ئەەکەی زەرر لە ئومەتی ئیسلامی نەداوە. هەر هەمومان ئێمە پێکەوە کار ئەەکەین، هەر یەکەی لە سوچێکەوە خەریکی هەستانەوەی کارێکی زۆر گەورەین. چ دینێک هەیە بەرگەی ئەم هەموو زەحمەتی و ناڕەحەتیە بگرێ؟ ئابزانە هەموو کافرانی جیان لەسەر ئومەتی ئیسلامی کۆبوونەتەوە کە ئەنەما قسعەیەکەوە هەموو پەلامارمان ئەدەن، لەگەڵ ئەوەشە هێشتا دین لە هێز و توانا و پرتەوایە. دیقەت بدە مزگەوتەکان پڕە لە گەنج، جەماڵی دین لە هەموو سوچێکە ئەبینی، ئەچیتە سەیرانگاکان موسڵمانان ئەبینی، ئەچیتە هەر سوچێکەوە ناو بازارەوە ئەهلی دین ئەبینی. ئەوانە ئەیانویست ئێمە بخەنە سوچێکەوە هیچ شتێکمان بەدەست نەبێ. ڕەحمەتی خوا و بەرەکەتی خوا تەنانەت گەنجێکیشمان کە ئەچێتە ئەوروپا بە جوانی و چاکی ئەڕوات و ئەگەڕێتەوە. ئەمە هیممەتێکی زۆر گەورەیە لەم ئیسلامەوە. ئێستا کاتێک کە سەیری ئەنتەرنێتەکەت ئەەکەی ئەم هەموو حەدیث و ئایات و ئەم هەموو شتانە ئەبین هەمووی پەنجەی گەنجەکانی ئومەتی ئیسلامی تێکردو. کار کراوە، ئیشی زۆر گەورە کراوە و ئیشی گەورەتر چاوەڕێمانەکە. بەتایبەتی ئومەتی ئیسلامی زەمانێکی زۆرە زیلەت ئەچەژێ. کاتی نەسڕەتی ئومێ دەکەن کە نزیک بێ و خوا ئێمە بکاتە فەردێک لەو فەردانەی بلۆکێک لەو بلۆکانەی قادرمەیەک لەو قادرمانەی کە صالحان قاچمان بەسەرا ئەنێن و ئەم ئومەتە هەڵ ئەسێتەوە. خوای گیان بەخوا تۆ خۆش شاهیدی ئێمە هەموو ئەصحابی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خۆشەوێ. خوای بۆ خاتی گەورەی خۆت لەگەڵ حودەیفەیە حەشرمان کرد. یا ربی خوایە لەگەڵ ئەم سەحابانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەشرمان کرد. یا ربی خوایە لەم زەمەنی فتنە لە فتنە بمان پارێزە. خوایە فتنە مەخەرە ناو دینمانەوە، خوایە فتنە مەخەرە ناو ماڵ و مناڵمانەوە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت لە هەرچی گوناهمانە ببورە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، ڕزوانی خۆت بەسەر هەموو ئەصحابە ببارێنە، سەڵات و سەلامی خۆت بەسەر هەموو ئەنبیا و صالحانە ببارێنە. ئیلاهی داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیس و مزگەوتەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەک ناومان لە خزمەتی ئەبێنە یا ئەکرەمە الئەکرەمین. خوایە ئەم ئیماندارانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ، پەروەردگارە تۆ خۆت شاهیدی ئەمانە سەری بەرزیان نەوی ناکەن ئیلا لە سوژدەیان نەبێ و لە بەردەم تۆیان نەبێ. ئەمانە ڕکوع نابن لە بەردەم تۆیان نەبێ، ئەمانە دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها و تەنها لە مەقامی تۆیان نەبێ. دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە وادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله، حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.